سڵاتانە بێزان و خۆشەویستانم بەخێر بنەوە لە ڤیدیۆیەکی نوێی هەواڵەکانی هەفتە. ئەو ڕۆژ گرنگترین و باشترین هەواڵەکانی و هەفتەیەمان لە بۆ کۆکردینەوە یەکەیەکە شتیان دەکەینەوە و باسییان لێ دەکەین. لە هەواڵ یەکەمیشماندا کۆمپانیای بلیزارد کە خۆمان دەزانین ئێستا موچی ئێکسبۆکسیە. ئێستا کە کۆمپانیای بلیزارد دەڵێتن لە یەک لە کۆمپانیەکانی زیاتر لە 1100 کارمەندی بە فول تایمیش دەکەواتە بە کاتی تەواو ڕۆژانە بە کاتێکی زۆر کار دەکەن لەسەر یاریەکی جیاواز. باس نەکری یاریکە ئایا پێشتر ئایپێکی نوێ یاخود ئایپێکی کۆنە، بەڵام دەنگۆکی زۆر هەیە کە دەڵێن مۆدرن وارفێری 2 دەویتن کە نازام 100% ڕاستە یاخود نە، بەڵام دەنگۆیەک هەیە دەڵێن مۆدرن وارفێری 2 کە لە بۆ پلەیستێشن 5 و ئەکسبۆکس سیریس X و S بڵاو دەکرێتەوە تەنها، کە دەڵێن لە بۆ کۆنسۆلە کۆنەکان نایەتەوە وەکو پلەیستێشن 4 و ئەکسبۆکس و تەنها لە بۆ جێنەرێشنی نوێ دەچیتن. ئێستاکە هەز دەکەم کۆمپانیای مایکرۆسۆفت ئەو ماوەی زۆر کڕانچی دایەتە سەر کارمەندەکان لە کۆمپانیەکان کە دایان کردە. هەروەک باسماکرا هەفتەی ڕابردووش کە لە کۆمپانیەکەی پەرەپێدەر یاری ئۆری کە دەیانگوت کۆمپانیای مایکرۆسۆفت زۆر کرنجمان دەخاتە سەری، واتە زۆر زەختمانی دەکرێت بۆ دروستکردنی یاری بە شازێکی خێراتر و هەروە کاتێکی زیاتر کارمان پێ دەکاتن. کە هەز دەکەم کۆمپانیای مایکرۆسۆفت ئەو ماوەی زۆر کار بە کرانچ و فول تایمی دەکاتن، کە ئەوەش تاڕاددەک هەز دەکەم کە زیانی هەبیتن، چونکە یاریەکان لەوانەیە بۆ شوازە دەرنەتی کە دەیانەوێتن. ئەگە بێت و بە مرتاحی کارمەندەکان کاری لەسەر یاریەکی نەک بە شوازە زەحمەتە دەرچی کە گەیمەران بیانێت. لە هەواڵی دووەمماندا بە فەرمی ئێستا کۆمپانیای ڕۆکستار لەگە ڕێمێدی کار لەسەر ڕیمەکردنەوەی 2 بەشی یاری ماکس پین دەکەن کە بریتێ لە ماکس پین 1 و 2 کە پێشتر لە سەردەمی پلەیستێشن 2 بڵاوکرایتەوە. 2 یاری بەهێزی یان 2 بەشی بەهێزی یاریەکانی ماکس پینە کە لە ڕۆکستاری بڵاو دەکراوە پێشتر. ئێستا کە خەریکە ڕیمێکی دەکەنەوە ئەو 2 بەشە یاریەکە تا چەند چاوەڕێ و یاریە دەکەین لە کۆمنتە بۆمی بنووسە کە پێشتر یاریەکەش کردووە یاخود نا. لە هەواڵی دواترماندا دەرهێنەری فیلمەکانی سۆنی کە ئێستا خۆمان دەزانین کە بەشی دووەمی وا تازە بڵاوکراوەتەوە سینەماکانی جیهان پەخش کراوە، کە دەرهێنەرەکە دەڵێتن حەز دەکەم لە دوای فیلمەکانی سۆنی کە تەواوی دەکەم دەست بە دروستکردنی فیلمی تایبەت بکەم لە بۆ سوپەر سماش برۆس کە لە کارکتەرەکانی نیتاندۆی بەگشتی پێک دێتن، ئایکۆنیکەکانی نیتاندۆ وەکو لینکە لە زێڵدا، ماریۆ و برایەکەیتی. زۆر کارکتەرەکانی ناو جیهانی نیتاندۆی تێدا، ناو جیهانی یاریەکانی نیتاندۆ ئەکسکلوسیڤەکانی خۆی، ڕوا یاریەکانی فاینەل فانتازیش بۆ ئەخیرانە کە کارکتەریان لە بۆ چوە ناو سوپەر سماش برۆزی. دەڵێتەنە چەندە سەر شێتانەیە کە بمێتن فیلمێکی لەو بابەتە دروست بکەم، چونکە کارێکی وە ئاسان نابی، لەبەر ئەوەی کە کارکتەرەکان هەریەکە و شێوەیەکی جیاوازیان هەیە، هەندێکیان دڕندن، هەندێکیان کەسانی ئاساین، هەندێکیان دەبێت شێوازەکانیان زۆر بۆڕ دێتن. شتێکی ئاسانیە فیلمێک لەسەر بۆ یاریەکی وەکو سوپەر سماش برۆز دروست بکرێتن، چونکە زۆر کارکتەری مهمی و خۆشەویستی لە ناو جیهانی گەیمینگ تێدایە. ئەگەر بێت و فیلمەکەش بۆ شێوازە نەبێت کە گەیمەران لێ ڕازی بن، ئەوە دەبێتە شکستێکی گەورە لە بۆ ئەو ستۆدیۆ و وەروە فیلمەش شکستێکی گەورەی توش دەبیتن. لە هەواڵی دواترماندا یوبیسۆفت بە فەرمی ئێستا لە کارکردندا لەسەر یاری گۆست ڕیکۆنی فرۆنتلاین کە بەشێکی نوێ دەبێتن لە یاریەکانی گۆست ڕیکۆن کە جارە فری تو پلی دەبواتە پارە بە یاریکە نادێت بە $6 بیکڕیت، بەڵکو یاریەکە بە خۆڕایی دەبێتن وەکو پەبجی و فۆرتنایت و وارزۆن. ئەو بابەتانە یاریەکە بە خۆڕایی وەردەگریت و دەتوانین یاری پێ بکەیت. ئەو جار یاریەکە باتڵ ڕۆیاڵیش دەبێتن، واتە چیرۆکی نابێتن تا چەند سەرکەوتو دەبێتن نازانم، چونکە من بەداخەوە لە یوبیسۆفتی یاریەکانی زۆربەی دووبارەیە ڕێچکەی جارانی ناگرتەوە بەر کە پێش ڕێچکەی جیاوازیە بوو زۆریش باش بوو، بەڵام ئەو ڕێچکە نوێ ئێستا دەیگرتە بەر. بەڕێی من بەرەو تاریکێکی قوڵی دەباتن کە گەیمەرێکی زۆر ئێستا کە لە یوبیسۆفتی بێئومێد بووینە لە یاریەکانی یوبیسۆفتی لەبەرەوەی زۆر دووبارەیە. لە هەواڵی دواترماندا کۆمپانیای کریستال داینامیک ڕایگەیان کە بە فەرمی ئێستاکە کار لەسەر یاریەکی نوێ تۆم ڕایدەر دەکەم، بەشێکی تازەی تۆم ڕایدەر کە ئەوش خاڵش دڵخۆشکەر بوو لە بۆ من، چونکە من یاریەکانی تۆم ڕایدەرم زۆر بەدڵە، زۆربەی بەشەکانی یاریەکانی تۆم ڕایدەرم کردیە بە کلاسیک و نوێیەکانیشەوە، تەنها شادۆ ئۆف دە تۆم ڕایدەر کە تاوەکو ئێستا تاوام نەکردیە، ئەگە ناکردیتەمەویش خەریکیمە یاریەکی زۆر نایابە بەڕێی من، یەک کە لە سیریەسە هەر نایابەکانی ڤیدیۆگەیم کە لە کۆنەوە تاوەکو ئێستا بەردەوامە، کە ئەو جارێک لەسەر ئەنریل ئینجن 5 کاری لەسەر دەکرێتن. ئەو ئینجینە تازەیە کە خۆمان دەزان هی ئیپیک گەیمسە ئەنریل ئینجن ئێستاکە تەقینەوەکی زۆری کردیە، زۆربەی یاری گەورەکان، زۆربەی کۆمپانیا گەورەکان بەنابرتە بەر ئەنریل ئینجن 5 لە بۆ دروستکردنی یاریەکانیان کە یاریەکان ئەو جارە بە شێوازێکی جیاواز دروست دەکرێتن لە ئەنریل ئینجن 5
تاکتیکەیەکی زۆرم پێ هەیە چونکە Unreal Engine 4 سەرکەوتنێکی باش بەدەستهێنا بوو بەڵام 5ەکە ئێستاکە لە ڕووی گرافیک و لە ڕووی دیزاین و لە ڕووی UI و سیستەم و هەموو شتێکی زۆر باشە. ئەو یاریانەی کە لە بۆ Epic Games لە بۆ هەفتەی بوونەتە فری تاوەکو و ڕۆژی پێنجشەمە دەتوانن تا ڕۆژی پێنجشەمە کاتژمێر 6 ئێوارەیان هەفتی ئێوارەیە دەتوانن یاریەکان بە خۆڕایی وەربگرن. ئەوانش بریتن لە یاریەکانی Rogue Legacy و بڕوا The Vanishing of Ethan Carter. ئەو دوو یاریە ئێستاکە خۆڕایە دەتوانن لە Epic Games دایبەزێنن و یاری پێ بکەن و هەروە دەژمێنێتەوە تا ئەوکاتی ئەکاونتەکە لابێت. ئەو یاریانەی کە Epic Games بڕیارە لەو پێنجشەمە لە بۆ پێنجشەمی داهاتوو یاریەکانی کە دەیکاتە فری بریتین لەو دوو یاریەکە Insurmountable لەگەڵ X-Cami 2 ئەو دوو یاری دەکاتە خۆڕایی لە بۆ هەفتەی داهاتوو. لە هەواڵی دواترماندا دەنگۆێکی زۆر هەیە لەسەوەی کە دەڵێن یاری GTA 6 ئەگەری زۆر هەیە کە بستە لەندەن ئەوزارە چونکە زۆربەی شارەکانی ئەمریکا گەڕاینە بایستی نیویۆرک شارە زیندوانێکە یعنی ئەو شارانێک کە زۆر بەناوبانگە باسی لێوە کرایە تەنها لەندەن ماوە یاریش تایبەتی لە بۆ دروست بکرێتن GTA بایستی باس کرد لیبرتی سیتی باس کردیا لەولە سان ئەندرێسی باس کرده بوو بەروە نیویۆرکیشی باس کردیا چوتە نیویۆرکیش ئەو جارە مایە بستە لەندەن کە یەکە لە شارهرە جوانەکانی جیهان لەندەن کە زۆرش بەناوبانگە تەنها ئەم دەرمایە پێشتر بەشێکی یاریەکانی GTA وەزان یەک بوویان دوو بوو لە لەندەن بوو بەڵام ئەو کاتە تۆپ کامێرا و کامێرا لەسەری لە پلیستیشن 1 کاتە GTA بەناوبانگ نەبوو بەڵام لە سەرنێ پلیستیشن 2 کە GTA 3 هات ئەو کاتە بەناوبانگ بوو ستا کاتی ئەوەیە کە بەشێکی دیسان دووبارە دروست بکاتەوە لە بۆ لەندەن. لە هەواڵی دواتریشماندا کۆمپانیای بلیزار ئێستا خەریکی یارێکی نوێی World of Warcraftە کە یەکە لە یارە فلاگشیپە گەورەکانی کۆمپانیای بلیزار کە لە بۆ جەماعەتی PC زیاتر شارەزای ئەو یارینە لە PC زیاتر ئەو یاریە دەکرێتە لە بۆ کۆنسۆلیشێ بەڵام لەسەر PC بەناوبانگترە کە یارێکە زۆری MMOە کە جەماعەتی PC زیاتر حەزان لە زۆر یاریانەیە یاریێکی جیاوازە کە ئەو جارە لەسەر Unreal Engine 5 کاری لەسەر دەکرێتە واتە ئەویش دیسانەوە بلیزاریش چووە سەر Unreal Engine کە پێشتر خۆی ئینجین تایبەت بە خۆیان هەموو بەڵام دیارە Unreal Engine ئێستا زۆر پێ باشترە لەوەی ئی خۆیان کە هەیەە واروا ترەیلەرێکی لەسەر یارێکە بڵاو کردوتەوە بەشێک لە گەیم پلەیەکەیتی گەیم پلەیەکی زۆر کەمی دانەیە وروە بەشێکی زۆر کەمی جیهانی یاریەکەی نیشاندە کە پێدەچیتن هێشتا لە سەرەتای بەرهەمهێنانی یاریەکە بیتە هێشتا کارێکی وا زۆریان لەسەر نەکردیە سەرەتاکانە چونکە گەیم پلێ شتەکانی زۆر ڕقەجارێ. لە هەواڵێکی دیکەی دڵخۆشکەردا کە کۆمپانیای Square Enix ترەیلەرێکی تازەی بە بۆنەی 20 ساڵەی یاریەکانی Kingdom Hearts بڵاو کردەوە ئەویش بریتی بوو لە ترەیلەری Kingdom Hearts 4 کە بەڕاستی یاریەکانی Kingdom Hearts بەدڵای ئێستاوا خۆم یاریەکەی بەشی یەکەمی یاریەکە دەکەم لەسەر PlayStation 4 بە دیسکەکەی 2.8 هەیە کە بەشی یەکەم و دووەم و ئەو بەشەکانی کەش نازانم بزەر ناوەکان نازانم سیریەسەکان کودەڕۆ بەڵام هەندێک دەزانم لە بەشی یەکەم دام ئێستامێت کە یاریەکەم زۆر بەدڵە شتێکی جار جیاوازە وروە چاڕوانی و بەشش دەکەم هیوادارم کە یاریەکە بە شاتێکی زۆر بەربڵاو بڵاو بکتەوە وروە بەپی ئەو گرافیکە کە بڵاو کرایتوێ کە لە یاری هەرە جوانەکانی ئەو ساڵ دەبیتن بپی ئەو گرافیک و جیهانێکەلی بڵاو کرایتەوە لە ترەیلەرەکە بەروە ئەو گێمپلێش کە نیشانیدا کە نە سینەماتیکەکە لەگەر گێمپلێکی جیاواز نییە هیچی جیاواز نییە بەوەی کە نیشانیدا هەرێکسە لە سینەماتیکی بووە گێمپلەی بەبێەوەی هیچ بگۆڕدرێ هیچ لۆدینگەشی لۆ دروست ببی ئەوەش یەکجار دڵخۆشکەرە کە کۆمپانیایەک ئێستا بۆ شێوازە گرنگی بە یاریەک بداتن بۆ گرافیکە کە وەتوانێت کۆنسۆڵ نوێەکان دەردەخاتنەوەی. لە هەواڵی دواترشماندا دوو کارکتەری سەرەکی یاریەکانی ئەساسن کرێت لە بۆ بەسکین لە بۆ فۆرتنایتی بەربەست دەبێت کەوانش ئەیڤۆر و ئیزیۆنە کە دوو کارکتەری خۆشەویستی ناوجیهانی ئەساسین کریدن کە ئیزیۆ خۆمان دەزانێت بەشە سەرەتایەکانی بۆروە ئیڤۆریش لە ئەساسین کرید و ڤالهاڵەیە. ئەوەش هەواڵەکانی هەفتەیەمان بوو هیوادارم بەدڵتان بوو بیتن لایک و سابسکرایبتان بێ نەچیتن وەروە زەنگۆڵەکە ئەوەم کە بۆ هەر ڤیدیۆکە بڵاوێکەکەنەوە پێتانی بکات تا ئەو ڤیدیۆچکە کاتەشکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.